قەیڕی و هاوارێن دەیک و خوشکانە لەسەر هەستیکەن خۆشتەویان خۆ ئەوێن کو لە ساڵا 2014 ژلایەتی روستێن داعش بە لە قنێ هاتینا کۆم کوشکردن خنسێجی هاتێل هەستیان برا و برازان خۆتگەڕێت کۆپەتەژی 8 ساڵایە هەر ڕۆژ ڕوندەکە بە حەسرەتا دیتناوان بەدبانینت وەکو پڕانیا شنگالیا گەلێکێ بزەحمەتە یعنی چمە خانیە بابێ خۆ کە تەکتی دەنینە چمە خانیە مامێ خۆ کە تەکتی دەنینە تدبینی بە 8 ساڵە ئەب هەستی بەربان ئابوو دەلابە وان قەراچە وان چادە هەمومان و بێخۆدان و ڕزین و هەتان هوا و مالاوان ئابایی کەلمە پرسیوی کە vێجە هاریکاریاما بکە و هەستێت مە بینیەجی کەسێت مە شەشتی دەینە مالڤێدەری ئاراسی باڤان خیڤەتە داعش گرتە هێرشکردن سەروان و گرتنە سەروان هەموو گرتن گەچ و ژن و زارۆکێت کچێک برن ڕەڤاندن و برنە تلەفەر و مێر ئەلڤێدەری کوشتن نوها ئەڤ مەغبەرە 6 دو برایدمە و 4 برازایدمە ئەلڤێدەری لێ مەغبەری دەین ئێزدین ئەمینژی ئێک ژوان کەسایە کو دناف کۆمکوژیا قنێدا بوو لێ بە برینداری خۆ ڕزگار کردیا مەغبەرێدا هەموو ڕێزکردن بیکەسێ مەڕەشاندن واتێ بیکەسێ مەڕەشاندن مخۆچان کرد مخۆچانکی بنی کرد ئەت شۆمە بنی vêja ئەم نێف کەنە سەریە و دیتر vêja ez nêv de mam yek bi ser me de ket kuştin piştî wekê hat dîsa telqekit milê wî de eyna min re çarixî لە سێی تەباخا ساڵە 2014 قنێژی وەکو پەتەریا دەڤەرێندنیە شنگال کۆمکوژی لە هات ئەنجامدان و پشتی پەتەرژی 8 ساڵان بڕێوەسمێن ئۆلا ئێزدیا ئەف گۆڕێن بکۆم دئێنە بەکردن پشتی بۆرینا پەتەرژی 8 ساڵان ئەف خێزان شنگال بە هەستێکیان کەس و کاری خۆشاد بوون لێتانەها سەدان خێزانن شنگال مایناو نەزانن هەستێکیان کەس و کاریوان لەکێ دەرن و بە حەسرەتن ji بۆ دیتناوان شێروان قەدە کورساد نیوز شنگال